ڕۆژ ماوە بوو بانگەشەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق کوتایی پێبێت دەڵێن ئەمە سەختترین و تونترین ڕۆژەکانی بانگەشەی هەڵبژاردنەکانن لانەکان بەرامبەر یەکدی وەستاون بۆی مەلەفەکان بوو یەکدی هەڵبدەنەوە سەنگەر هەڤیدار باسەکەی ئێمە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئێستا دەبێت شەڕی پارتی شەڕی بەرەم ساڵح نەوەی نوێ ئیسلامیەکان لە هەمووی سەختتر شەڕی کۆنتترۆڵی باڵەکانی ناوخۆی بکات سەنگەر ئەوانەی زیاتر دەیەوێت شەڕ یەکەتی بکات بەرهەم ئەحمەد ساڵحا خۆی بۆ دەنگی یەکەتی دایناوە و خورپ و خورد دەوێت دەنگی یەکەتی بخوات شتێک کە ئێستا بەرهەم ساڵح شانازی پێوەکە لە سەردەمی حکومڕانی خۆیدا دەڵێت ئەوانەی کە کرا من بووم نەک یەکێتی حاجی مەسیفی کاندیدی یەکەتی پێ دەڵێن پیاوی شاخ و شاری یەکەتی لە هەولێر کاندیدە بۆی زۆرترین دەنگی یەکەتی لەم چەند ڕۆژەدا کوب کاتەوە حاجی مەسیفی میوانی بەرنامەی چی دەکەن لێپرسین کاک حاجی چۆن لە سەردەمانێک شەڕت بۆ یەکێتی کردووە لە شاخ لە شاریش ئێستا شەڕی یەکێتیەکەی دیسان شەڕ بۆ یەکێتیەکەی ئێستاش چۆن بەو نەفەسەی کە لە شاخە و لە ناو شاریشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانم کرد بە هەمان نەفەس لە ئێستاش لە کۆکردنەوەی دەنگەکانم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیەنێ کە هەموو کورد دەنگی پێ بدە پێکەوە چی لە ناو خەڵکی ڤیدار زانی خەڵکەڵێن چی حاجی پرۆگرامی خۆی یەکەتی دەخاتە بەردەمی دەنگدەران پێکەوە بڕێ حاجی ئەوەی باسی خیانەتی یەکێتی بکاتن ئەبێت دەستنوێژی بۆ هەرگری هەر زەنابوت نەبوو لە سەیتەرەی مۆسیفی گەنجی هەولێر ڕادەگەر کاک حاجی پیکابە ئێمە دەبێت کوا حاجی خۆی هاتۆ تێرە پاراستنانە هاتوونە وانە حیبە هەتانەیە کاندید بشتێنن بۆی دەنێت تۆ هاتێرە حاجە تۆ چێ بوو دەبابە هیناوە ناو پەرلەمان قەت دیان ئەو مساوانە کەس نیانی دیتیە چاوت قەت نەبینیوە خەڵ مەجال دێ تۆ منت نەبینیوە وەڵڵی کاک سەنگەر و کاکە ڤیدار نەبیتن خەڵک یەک مەسئول ناسی بەرنامەیە وایە طبعاً هاتوونە لێرە بەعتیای دانیشتنە لەو ئەی مەسەلەن کاک حاجی بۆ دوورن لە خەڵکەوە یەکسەر تووشی ڕەخنەیەوە بن کە لایەنە ناو خەڵک بسم الله هەر دەستمان پێ کرد خەڕەخنەی خەڵک ڕەخنەی کرد کە دوورن لە خەڵک من ئەو دوکانە مام حەسەن لەو بەلا زۆربەی ڕۆژان دێمە لێ دادەنیشتمە هاتمە لێرە دانیشتومە لەگە خەڵک دانیشتمە لەگە خەڵک معاشرەم کردووە ئەوەی مێژووی من ئەوەی مێژووی مناسی من ڕۆژانە لێرەمە تۆم نەبینیوە من ڕۆژانە ئەومان حەسەن دوکاندارە بڕۆ لێ پرسە ئەمن مام حەسەنی باشە باشتەوە ڕۆژانەش دێمە ئەوێن دەریە زۆربەی کاتەکانە لێ من تۆم نەبینیوە من ئەوازبێ لە کەس کەسیش نەناسم لە کەس کەسیش نەناسم تۆ لە هەموو کاتنیدەکان باشتر نەناسم شتە حاجی مەسیفی ناوەکە دیارە ڕستەکان زۆر بینیوە لە نەوە تو چار هەمومان دەزانین چێ لە سەیتەرە بوو وایە ئەوە هەمومان کەس لە تۆ نەناسی بۆ تۆ دەناسی هەموو کەس شانازی ئەی شانازی بە 16 ئۆکتۆبەرەوەکەی 16 ئۆکتۆبەر کە بە هەزاران خەڵکی ئاواری کرد بوو ئێستا لەوانەیە لێرەوە سەیری ئێمە دەن ئەوە نمونەیەکانە باوکی مەجالی لێ مەجاڵێکی باجا بدەمەوە ئەو تەکبیرێ ئێمە کرابوو کە کەرکوو خاپور کرێ کە چاوەڕێی تەرمەکانی سەرکردایەتی ئێمە بکەن ئێمە خاپورمان کرد خاپورمان کێ پلانی دانابوو ئەو پلانە دەرەچێت کە بۆ ئێمە مانان دانرا بوو پلانێکی دەرەچی بوو ئەنویست لە بەرزایەکانەوە قاقای پێکەنین لێدان کە سەرکردەکانی یەکێتی بەرتۆبکەون بەرتیارە بکەون کەرکوچیش وەک عەفرین لێبێ بەڵام بەداخەوە ئێمە ئێستاش برادرانی ئەنجومەنی پارتی لە ئەنجومەنی محافزە بچنەوە کەرکووک بەشداری ئەنجومەن بکەن محافز کەرکووکە ئەوە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کاک عەلی ژوورێکی بۆ ئەوان تەرخانکردنەوە ناتوانن بچنەوە زەمانەتی بچنەوە ئەوێن دەرێ ژیانێتان ئەدی هەموو کارمەندی لە هەولێر هەموو زەمانەتێ ئەڵێ من بەشداری هەڵبژاردن ناکەم دوو کاندیدی هەیە لەسەر لیستی دوو حیزبان
إنه خد بزاني أقول له دخيل راسك هذا كركوك داجين كراوة شوف أتوش تكاد لنا وتوارا وهناك خلق يقول توابري شوف خلق يقول يبغى خلق بين بلي باوك جن واقع كديارة واقع كديارة استا برادرينا أو أنداماني أنزمني المحافظي بارتي بسنا وكركوك بشداري كوبونو كان محافظة ككلها بلام ناسين كوات محافظة علمي ما برسالة ولا خلش تيجي كبار أنا من سيج كبرنا وشاب زين من داوق توارد صار مكاك سنقل بيرم لا لازم بيرم لا بس أنا أبرادر برد دست أنا راوس سپاس لە بۆ هی ڤیدال و سنگەریکە ڕۆژانە خەڵکی ناوخەڵکی ئەگەر نا یەک مەسوول نایەتە ناوخەڵکی ئەوە دەرێت لە ئەگە دەرچوو هەمووی دووسیان لە کاک عایز دەکەم بەس مسؤولانەکان وەرنە ناو خەڵک وەرن ها وەرە ناوخۆڵ بەس وەڵی ئەگە دەست توای تەلەفۆنتان نادات تلفوني أما ناداتە بەخوا کاک عایز پرسیار بەس بەخوا بەجوابدەوە دەنگ بە ریفراندۆمدا عادي باش اسالوا سكرتاري شتي اخوان الريفراندوم ببريده كان بس اعتمد سكرتاري او خذ بريدك من لقى برنامج حزب كم خذ الريفراندوم بريدك من لقى برنامج حزب من جولة استوانا الدنجة بدو من لقى الريفراندوم ودنجش تبودا وكو يشتي مشكلة بيبرين نكلة كذا بيبرين هيز بيان مكتبي سياسي شتي هیچ بەیانی کۆمیتە سەرکرداتی ئیزازم بجاردمەوە هیچ بەیانی مەکتەبی سیاسی و کۆمیتە سەرکرداتی دەرنەچووە بڵێ یەکێتی پاشگەز بیتۆ لە ڕیفراندۆم بەشداری ماکرد بەڵام زەرمەتیان بەرنامەی یەکێتی چییە لەو پەرلەمانی عێراق کە دەبین ڕۆژانە کەرکووک لەلایەک جابي خلق بدت برا والله برنامج ناكرين ما جابي خلق بدت هەمووتان بزانن ئەگەر ئەو کوردە بەو پەرتەوازەی ئێستا هەیە بەو پەرشوبڵاوی ئێستا هەیە 100 ئەندام پەرلەمانیشمان بستنە بەغدا هیچیان بۆ ناکرێت هەتاکو ئەو کوردە یەک ڕیز نەبی تەبان نەبی پێکەوە نەبی سەرکردایەتێکی سیاسی لەو هەرێمە نەبی استراتيجيك جدم سركداتي سياسي نبي استراتيجيك برنامج بو او برلمانتاران دانا نيت اللي تصوم تيكا شو السبب سنجل سببك حاجي لا كركوني لا لكوني يا وقت واحد شو سببك بوتي يجتي بو يجتي خاوني 16 اكتوبر يعني يجتي كيف خاوني شنقال هر يجتي ورا سمل برسالك مكير ألم كبر برسالة خلق دو كرتيا لو گۆڕان بەدەرەجە دوو یەکێتی لەبەرەوە یەکێتی خاوەنی هەموو نەخێ پارتی تاکە حزبە قومیە تاکە حزبە ئەمن ئەمە کوڵاتی قسەی دەکەم بەڵام ئەوەی باسی خیانەتی یەکێتی بکاتن ئەبێ دەست نوێژی بۆ هەرگری چێ بوو دەبابەی هیناوە ناو پەرلەمان چێ بوو چوو کوردی کوش لە کوردستانی ئێران چێ بوو ناتۆ هیناوە دەبی دەست نوێژی بۆ هەرگری ئەبی دەست نوێژی ئێستا زەشی تورکیا لە سوودی بن برادۆستا حاجی ئێستا باسی یەک ڕێزیت کرد خۆت چوو برینەکانت ئەوەت کردەوە ئەوش دەبی پرسیارەکە لە ئاستەوە بوو بۆ یەک ڕێزی بی منیش دەبی زابی دەمەوە چونکە ئەوەی ڕۆژێ کە کوردیان بەجێ هێشت کوردیان بە تەسلیمکردنەوەدا یەکێتی کوردایەتی دروست کرد ئەوەی ڕۆژێ ئەی لە شەنگال ئەی لە هەوانە بای حەسەنەوە تا دەگاتە شەنگال چێ جێ هێشت وەردی چۆل کرد ئەو شانازیێت یەکێکم تەقەت کردووە کاک حاجی بەڵام خەڵکی ئەو لێرە ئەڵەن دووری لێ ئێمە خەڵکی ئەو لێ ئەوەت لێەکە خەڵکی ئەو لێرە نایەتە ناوێ وەکو ئەو برادەرە نیم ئەو برادەران واجبات وەکو من نەبی
من واجبات لسرشانا لساعات هشتا وتا ساعات سير لوظيفة باش وظيفات مسرحة دكان منها مني ما 2 ساعات مسرحة من الشروجة أو 2 ساعات اللي عفتي 2 دارين تيجي تكو شاب وآزادي كردستان أنا حزبك خوتا باشا لروجي 16 أكتوبر بو ريغري لو ها سنگرانت نكر لنا حزبك كوا أمر روجا بسر كركوك نيوي خاچ كردستان تاران فروش كرا كيف فروشتي؟ كركوك كرسي ماما بو يكيتي بو باشي لناو يكيتي ماما كاك حازي مام بسيارك بكم جواب ورقة باشا كورتي درنگا تو لو ريغري لو جروبي ناو يكيتي نكر همو يانا جروبك ناو يكيتي نكر جروب كي ديارة نانا ديارة جروبك ناو يكيتي قدسي مامي بدستا ولا نيوي خاچي كردستاني طالان دا باوكجا استاش عليهم اگر وزعي كركوك بوشوية تارة سنك لابا كركوك أكلابا عفرين سركدك أويك تبسال دو شيلها فانا وباي حسنا هتاكو سنقارو السحيلة رايكت ببشر او كاك عازياتي خوير بجري لشاري هولي خوير بجاري دفاع على مبكى هر زنابطنا ولا سيتري موسيفي كنزي هولي رضا كاك عازي عم بخون كرشيد عم كرشيد وقت الشاشات الشقراوي نوت الشاشات الشقراوي بكابي مدبر كوا بكابي مدبر كوا حاجي كابي عم عشبان ايوه بدسني باراسن هات لك ايوه ده ثاني الشر كل كجب كيتوا ايوه ده ثاني كل لقيتوا جماعه نكل ايوه ده ناسم بايك بيت مني كيك ناسم كاكي فيدا او صالح بك ستان بدور قينا حاجي عيبه وقصدك عيبه وقصدك يا حاجي خويا هاتو تيري خويا البجار كاك حاجي حاجي برا والله حاجي أسير يا البجار صاروخ معتب انا كانديد بشين بويدنت اتوها تيري حاجي اتوها تيري حاجي صاروخ معتب هنا لا خشي هێویدار جیاواز لە هەموو بەرنامەکانی تر بەرنامەکەمان بەهۆیەوەی خەڵک پرسیاری کرد و تۆزە بوو بە فۆزا و کاک حاجیش نەیتوانیش بدەین کاک سەنگەر ینی دامان نابوو لە سەیداوە بکەین ئەو خۆی ئێرەی هەڵبژار ئەنی وتی دەچمە ئەوێ ئێمە هەر بۆ ڕوونکردنەوە ئێمە وتمان شوێنێکی دیکە بچین ئێمە چکۆمە هاتوونێتە ئێرە بەرنامەکانی ترە وتی نامن نەچمە بەرنامەی شار بەڵام دواتر خەڵک لێرە بۆ پێوا بوو خەڵک هاتووەتە ئێرە و خەڵکیان ناردووەتە ئێرە بەرنامەکەی جێهێشت ئەم خەڵکەی دەنگدەرە لە هەولێر ئەو کاندیدە لە هەولێر کە تو بڕیارە دەنگ بەو بدەی ئەبێ گوێ لە قسەی هەموو خەڵک بگری بۆی دەنگ بە خەڵکە بوو پشگیری کرد خەڵکە بوو پرسیاری لێ کرد خەڵکە بوو دژ بوو خەڵکە بوو پشگیر بوو هیچ خەتای کێمەتیانە بۆی ئەرگ بوو لەسەر ئێمە کاندیدێک هەنامانە ناو خەڵک بەڵام بەرنامەکەوە کۆتایی هات یەکدینە تومەتیش لەناوە خەڵکە بۆ ئێمەداوتی خەڵک پارێمەوە داوە ئەوە کێشە نییە بەم شێوەیە هاتینە کۆتایی چێ جوابی بکاکە لێرە نەبوو تەواو کۆتایی هات بەرنامەکەمان هێویدار تا بەرنامەیەکی تر و کاندیدێکی تر بەڵام ئینشەڵام جارە بەخێر تەواو بێ بەرنامە لەگەڵتان دەبێن